ئەم کاتتان باش. باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک دوانگەی ئێوە کە ئێوە هەمیشە هەوڵدەن قسەی خۆتان تیا بکەن. باس و بابەتی ئەمڕۆمان ئەوەیە کە بۆچی حکوومەتی هەرێم گرفتەکانی بەردەم پرۆسەی پەروەردە چارەسەر ناکا. دیارە گرفت لە هەرێمی کوردستان لە بەردەم پرۆسەی پەروەردە و خوێندن زۆرە، هەر لە سیستەم، لە مەنهەج، لە میلایەکی مامۆستا، لە گرێبەست، لەوانە بێژ، لە بینای قوتابخانە، لە هاتوچوی مامۆستایان، لە هاتوچوی قوتابیان، لە موچە، یعنی بەڕاستی لە هەموو ئەوانە گرفت هەیە. بۆ نمونە لەبەرەوەی کە سیستەمێکی تۆکمەمان نییە، ساڵانە مەنهەج دەگۆڕێ، کتابەکان دەگۆڕێن و نە مامۆستا پێی ئاشنا دەبێ بە تەواوی، نە قوتابیش دەتوانێت بە شێوەیە ئاشنای ئەو کتابە بێ و هەروەها لە تاقیکردنەوەکانیشدا بەڕاستی گۆڕانکاری دەکرێ و گۆڕانکاریەکان لەبەرەوەی کە بە سیستەم نییە، بۆیە بەڕاستی مامۆستا و قوتابی لەم بابەتە بێزارن. مەسلەی گرێبەست کە 8,000 گرێبەست هەیە و تا ئێستا چاوەڕە دەکەن کە بیانکەن بە میلاک و بە مەلاکی دائیم یاخود ببن بە ڕەسمی، کەچی تا ئێستا نەکراون و هەروەها زیاد یاخود بە نزیکی 30,000 وانە بێش هەیە کە بەداخەوە وەی کە باسییان کرد دەڵێن 270,000یان پێدراوە، 270,000 دینار وانە بێژێک چی لێ بکایانی بۆ نمونە. ئەو وانە بێژە تا چەندە چۆن دەڵێ حەزی بستێت ئەو بابەتەی کە ئەو مهنەیە ئەو دەرسەی کە بەس شەوق و زەوقێکەوە کاتێک کە موچەی نەبێ، یاخود مامۆستا بەگشتی یاخود بەگشتی بڵێن پرۆسەی خوێندن، پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان. بێباچی حکوومەت دوومانگە نزیکەی دوومانگە مامۆستا لەسەر شەقا من کە وەڵام ناداتەوە حکوومەت وەکو پێویست ئاوڕێک ناداتەوە، بە دوو مانگ موچەیەکدا بەش دەکا. ڕاستە ناڕزایی هەیە لە تەواوی کوردستان، لە تەواوی موچە خۆرانی کوردستان، بەڵام ئەوەی کە ئێستا کە زۆر دیارە و زۆر قسەی لەسەر دەکرێت ئەوەش مامۆستایە. سیستەمی پەروەردە لە هەر وڵاتێک بەڕاستی ئەگەر ببینین گرنگی بە پەروەردە بدرێ، ئەو وڵاتە یەک لە وڵاتە پێشکەوتوەکانە. یعنی وڵات هەیە لە دنیادا کە ئێستاکە ڕیزبەندی یەکەمی گرتووە. ئێمە لە ڕیزبەندی پەروەردە و خوێندنە، لە ڕیزبەندی زانکۆکانە لە شوێن ئێمە با خۆمان لە خۆمان بپرسین ئایا بەم حاڵی کە ئێستا ئێمە تیایداین دەبێت حاڵ و وەزعی زانست چۆن بێت لە هەرێمی کوردستان کە ئەوەندە بێبایەخ کراوە. بابەتێکی تر هەیە کە قوتابی پۆلی 12 لە قەزا و ناحیەکان بە تایبەتی لە گوندەکان بەداخەوە کە ئەوە گرفتێکە کە هەیەە وەکو پێویست، ینی ئەوەی کە من زانیاریم پێگەیشتووە مامۆستای میلاکات لە گوندەکان ئەگەر هەبێ زۆر کەم ئەگەرنان نییە لە قەزا و بگرە لە ناحیەکانیش بە تایبەتی. ئەمە دیسان گرفتێکی ترە بۆ قوتابی، بۆی کە قوتابی پۆلی 12 یان ئەوتە ڕێی دوورە یان ئەوتە میلاکی مامۆستا ڕێکوپێک نییە گرێبەستە یاخود وانە بێژە، لەوانەیە تاوان هەندێک لەوانە بێژەکان لەو ئاستە نەبن، هێشتا نەگەیشتنەوە ئاستە کە بتوانن لی شارەزابن و پسپۆری پەیدا بکەن لەوانە وتنەوە و لە شارەزابوون لە باس و بابەتەکان. لێرەدا قوتابی زەرەر دەکا و لۆ هاتوچۆی مامۆستا و قوتابیش بە هەمان شێوە ئەوەش گرفتێکی تر یاخود مامۆستا یاخود وانە بێژ یاخود گرێبەست. بابەتێکی تر کە بەداخەوە کە ئەوە زیاتر دەبێت خێزانەکان ئاگاداری ئەو بابەتە بن و حکوومەتیش دەبێت بەڕاستی وەزارەتی ناوخۆ و ئیدارەی قوتابخانەکان، چونکە بە حەقەت ئەمە کارەساتێکی گەورەیە کە زۆرێک لەو پاسانە لەو سیارانەی کە هاتوچۆ بە قوتابیان دەکەن بەداخەوە ئەوەی کە گوێبیست دەبین کارەسات و شتی زۆر سەیر ڕوویدایە. ئەوەش لە حەقەتدا دەبێت حکوومەت ئاوڕێکی جدی لەو بابەتە بداتەوە و خێزانەکان بزانن کە قوتابیەکانیان لەگەڵ چێ دەنێرن بۆ مەدرسە و چێن ئەوانەی کە قوتابیەکانیان دەگوازنەوە و هەروەها بەڕاستی دایک و باوکانیش بە شێوەیەکی گشتی و بەڕێوەبەری قوتابخانەکان بزانن کە چ دەگوزارێت لە قوتابخانەکان. دایک و باوک پێویستە بزانێت کە ڕۆڵەکەی ڕەفیقایەتی شێ دەکات، لەگەڵ چی هەڵدەسێ و دادنیشێ. بەڕاستی هەندێک شت باس دەکرێت لە قوتابخانەکان، من ئێستا و حەقە بەخۆم نادەم لێرە باسی بکەم. بەداخەوە دەڵێم کە وای لێبێ لە نێو سلکی پەروەردەدا لە نێو قوتابخانە لە هەرێمی کوردستاندا هەندێک شت ڕوو بدا کە نامۆیە بە دینمان، بە ئەخلاقی ملەتەکەمان، بە عادات و تەقالیدمان. ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورەیە کە ئەگەر بێ و حکوومەتی هەرێمی کوردستان و وزارەتی پەروەردە و وزارەتی ناوخۆ بە ئاگانین لەم بابەتە بەڕاستی لەوانەیە کارەساتی گەورە ڕوو بدا کە هەندێک لە ئەو پاسانەی یاخود ئەو سیارانەی هاتچۆ بە قوتابیان دەکەن، بە مامۆستایان دەکەن، دەبێ بەڕاستی
وریابن لەم بابەتە. من دەمەوێت بەڕاستی ئێوەی بەڕێز و خۆشەویست بە پەیوەندیەکانتان بەڵێ کاکە شوانە لە سلێمانی. کاکە شوانە سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش. کاکە شوانە سوپاست دەکەم بەڕێزی. کاکە شوانە منداڵتان هەیە بستە مەکتەب؟ من حاليا دوانم بەڕاستی دوانتان هەیە. باشە خەفەتیشی پێ ناخۆم کە ناچمە مەکتەب. حتمما لە سلێمانی جیاوازە تا ئێستا. بەڵام بەگشتی کاکە شوانە جان من دەمێ ئەوە بپرسم، یعنی مادەم باوکی دوو قوتابی بی حتمما ئاگاداری گرفتەکانی شەی. تۆ ینی خوێندنەوە چییە بۆ ئەو بابەتانی کە ئێستا من ئاماژەم پێ کرد هەر لە مەسەلەی مامۆستا لە سیستەم لە مەنهەج لە ئەو گرێبەست و لە موانەبێژ لە بینای قوتابخانە حتا تەنانەت هاتوچۆکردن بە قوتابیان تەنانەت خوانەکە هەندێشت لە قوتابخانە ڕوودەدا تۆ دەڵێ چی وەکو مامۆستا وەکو باوکێک؟ وڵای من وەکو باوکێک هەر ئەوەندە ئەڵێم خەفەت بۆەوە ناخۆم سەرۆکی حکوومەت سەیری کات تۆ مەی بەسەرە بۆ وەزارەتی پەروەردە ئێمە عەقڵێتێک حکومانەکە نازانێ معاناتێکی باوکێکی وەکو من کە دوو تەلەبەم هەیە دوو تەلەبەم هەیە لە ماڵەوە ئەوە نزیکەی دوو دانە مانگە مامۆستایان توێژێک یعنی مامۆستای باوکی سەرۆکی حکوومەتەکەیش بوون کە پەروەردەی کردووە نەهات سەردانی ئەم فلێمانیەکە بڵێ ئەم مامۆستانە معاناتیان چییە؟ بەم ئەقڵێتە حکومی من و تۆکار لە پەرلەمانە ئەڵێ خەڵک تۆ قوبوڵ نییە ئێمەی قوبوڵە ئاخر ئەو خەڵکە چی تۆی قوبوڵ کردووە؟ فەرموو مناڵی سەرۆکی حکوومەت وڵی من هەرە ناڵم کاگەنوەر نازانم سەرۆکی من ناڵم سەرۆکی حکوومەت سەرۆکی خێڵێک سەرۆکی کۆمپانیایەک چۆن مرتاحە دوو دانە مانگ لە سنوورەکی لە ژێر دەسەڵاتی حکوومەکەی خۆیان بەناو حکمی خۆیان کە تەلەبە ناچێتە کاکە شوان ئەو واقعەکەی ئێستا کە دەیبینین چی بکرێ بۆ نمونە چی بکرێت ئەمە جواب منێتەوە مامۆستا سوپاسیانەکەن دەستخۆشیان لێگەن نچنەوە مەکتەب نچنەوە پۆلەکان چونکە مەحاناتیان لە من زیاترە بۆ سەرۆکی دابە ئەمانە ئەقڵێتێکی خێڵەکییان ئەقڵێتی شاشیان هێناوەتە ناو کۆمەلگاوە ئەبێ ئەم تەلەبە من چی ئیسپادەیەکی لێ بکەم بەڕاستی پێ دەڵێم مامۆستا 1001 مەحاناتیە وەڵێ داوای موچەکەی لە بەخابتە ئەی کۆمپانیاکەی خۆ ئەی کوڕەکەی خۆ وەڵای ئەو ئەسپانەی کە کوڕەکەی خۆیەتی سیارانە ئەو مەکتەبەی کە ئەو خوێنە پارەی دەم موچەی مامۆستایە پێدەجاگەنێت سەرۆکی حکومەت وەڵای نازانم چی پێ بڵێم دەستەکان خۆش کاکە شوان دوو دانەمان لە سنوودێکا سنوودێکی زۆرینەی نفوت دەستەکان خۆش کاکە شوانەجان زۆر سوپاس. کاک مەحموود لە دهۆکە دەلال. سڵاو کاک مەحموود ئەم کاتت باش. کاک مەحموود چەند منداڵت دەچێتە قوتابخانە؟ مامۆستا بەداخەوە یعنی زۆرمەکی زۆر گەورە لە مامۆستا و فەرمانبەڕەکان دەکەنەوە بەداخەوە یعنی بەتەنی خۆزگا لە شاری بۆ مشارەکەی مزاهرە کرد. بەڵێ کاک مەحموود مامۆستاکەم بەڵێ خۆزگا خەڵکی دوو شێکدار مامۆستاکان کردوە لەگەڵ بەرادەرەکانی شاری سەی سادق و هەڵەچە و ڕانیە و ئەم شارە گەورەکان و ئەجێرە چاوەکان بەڵام بەداخەوە مامۆستا بەڕاستی لە شاری دوو کەس ناتوانێت قسە بکاتەوە کەس ناتوانێت سەیتەڕەتی زۆر سەرە بەتەحدید بە موچەکەی بەتەحدید بە مەعاشەکەی بەتەحدید بە نازانم چێ یعنی بەداخەوە مامۆستاکان دەستەکانت خۆش کاک مەحموود جان زۆر سوپاس. دەسمە کۆی حاجی قادر مام زەهۆر جان سڵاوی خوارد لێ بێم کاتت باش. مام زەهۆر منداڵتان نستە مەکتەبێ؟ منداڵتان هەیە لە مەکتەبێ؟ دای ڕێگەم بدەم مناقەشەی مەکە با بچمە مۆزوعەکە ئایا کە مەسرور هات وتی 40 ملیارد دۆلار قەردارم حزبە سیاسەکە خەڵکی کوردستان پەرلەمانکارەکان بە بەغدادەوە کەس بە دوپات ئەوە دوو بنە ماڵێ نە خوێندەوارن سیستەمی قوتابخانەیان نایە ئەوانە دژی خوێندەوارین ئەوانە جاسووسە من استخبارات و جاسیان لێیە ئەوانە هاتی ملت برسیکەن مام زەهۆر ئەلبەت ڕێگەم بدە ئەوانە هاتی ملت برسی دەکەن مام زەهۆر ئەوانە هاتی سراعی شێفتان لێم گەڕێ سراعی شێفتارانی ناگۆڕێ ئەوانە ساڵە پێک مستێ خەڵک دەستدەن ئەوانە خەڵکی بندیواریان لێ ئەسوو دەستا دەوریان بی
خلشي سيراني له أوي باسا مام زهر يعني مام زهر يك دقة هي واجبة بله يعني أوي كزنابت ئاماژەی پێ دەکەی ئەگەر حاڵ وا بڕوا ئیدی سیستەمی پەروەردە بەرەو کوێ دەڕوا الآمر أوانا دشي حكومتين أوانا يختاري تركا يختاري عزمة هرتي سيشان بخوان دنيا سيشان بحكومة دنيا أوان سراني خواه وردقل ومرجي خواه وردقل يلا تقول تبكويلة حامويا خطأي أوانا استا خطأي أوانا يا خطأي ملتها عائلة أمرزا قلت عائلة خطأي أوانا يا خطأي ملتها مني دقلي تا دوري خوي بمعاز بدو مليون بس مليون تقاعد كرديا أوانا حد دشي فرمان برانا دشي مامستانا دشي خانا نشتينن أوانا سرق كمان لبغداد كيا مع سيمان كشي تلوستان صاري من دي فات حسين اكتليا أوانا ببقاي بارتين لولا قبات بابين سرطان وخير مزا لولا ان يسيروا هل عيبه سرق بلا مش سرق كريم سرق كريم ده اقل بشيء يعني خلص قرستاني يبي اقل من جلدي لقى حكومه لقى الخيل لقى برلمان بس قال الشعب صار كان بكا هي اللي جوا تربي صار رنجي تربي بس فرود تربي اواني اثنين انا ميش مام زهر ملت قمريتي نعلت اخواني وملتي او ملتا قصاب خاني بو خوي لخوي انا تسلا فاعل دست خوش مام زهر دسمه سليماني شاري حلمت وقرباني كاروان سلاوی خوات دەبێ ئێوارە باش و سلاوی خوات دەبێ کاتت باش کاروان منداڵتان دەستە قوتابخانە والله منداڵی طبعا دەستە قوتابخانە والله کەسێم ناوی نەبێ تۆ چەندە ڕازی لەم سیستەمی پەروەردەیە لە هەرێمی کوردستان ئەو شێوازە کارکردنە ئەم هەموو گلەییە ئەم هەموو کەم و کوڕیە والله إذا شيء ذكريك أو هم قوم كوريا أجرته نبو تلبا أجرته نبو معلقة ما أجرته ما مصا أنور نبو مع مصا أجرته نبو هيش كذي إلا أبو أو كسا أجرته كذا خوي كذا وباوشي ملت أما لهم قانون قواعد شيء دنيا أما مشروعة أما شيء مشروع يعني أو قصيتو دبي سروش حكومة وكو باوشيك شون أجاي من دالكاني خويتي أواش أجاي من دالي خليبي بالضبط ما مصاب بصيبه خويا من على كان خويا الجامعه وكليه كان اوروبا وامريكا حتى اوروبا وانا زازمك الا خوشني جيانا موشي ناري وخلق يعني فقيد شيخ خوي جورا هم ماني ويقولوا ذاكر كواتا لسر تورغيتو تقصيرك من داوا من لم دين مرا بيروزو وهذا نازل مخلي جويل من يا بيامك ناغا داوا لسروشي يجدين اجتماعي كردستان كم كبادلا وازو خلق بين بعد داوا حق ما في خوي كاشكار بارتي ديمقراطي كردستان همو سكتركاني هرمي كردستاني قورخ كردو بو خوي ناهيلي يخلق ناسبه حتى لهوريش خويا انا خلق مظاهره بك وبشان بك وقو سليماني بلام ناير الناس وانا لبروا داوايا كم بو جنابي كان بابيلا ريغريلا ومع مصا وفرمان برو وانا ديجو او شانك ابوي داوي ما في خويا كان بحق وما في خويا بقن تاو كاتي ما فكاني انجيب الجيبيه ياخذني ما مصا سير مع نبي او حاله به بەڵ دەستەکانت خۆش کاکار دەستەکانت خۆش کاک پۆڵا لە هەولێری قەڵاو منارە سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان کاگەنوەر سڵاوی خوا لە تۆ کاک پۆڵا من دەمەوێت بە پرسیار دەست پێ بکەم چت هەیە بۆ سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان دەستەکانت خۆشخۆشگە بوارد دەدا وەڵا بوارد دەدەن بەڵ خەڵکی دەستا هێلی پەیوەندیە بەڵێ سیستەمی پەروەردە هەر لە سەرەتاوە لە پاش ڕاپەڕینەوە لەسەر سکەی خۆی نەهاتوە کاگەنوەر لەسەر ڕێزکەکەی خۆی نەهات سیستەمی پەروەردە بەڵێ ببوور لەسەر ڕێزکەکەی خۆی نەهات لە پاش ڕاپەڕینەوە بەهۆی ململانەی حزبایەتیەوە لە ڕێزکە ڕەسەنەکەی خۆی زانستیەکەی خۆی لادا ڕۆکەسەن مامۆستایەکی پرۆفیسۆر لە بەرنامەکەت بەیان من ئەم پرسیارانم دەکرد ئایا چەند داهێنانمان هەیە لە زانکۆکان تا ئێستا لە بواری زانستی تەنانەت لە بواری کۆمەڵناسی زانستە مرۆییەکان ئایا توانیتان کاسی کورد ببێتە خاوەن کەسایەتی خۆی ئایا ئینتیمای نەتەوەی نیشتیمانی
هێزرا پرۆسە توانی چی بکە پرۆسەی پەروەردە هەر لە سەرەتاوە نەخۆش بووە نەخۆشیەکان ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە کەسەنەی کردووە با پرسیارێکی تر بکەین ئایا حکوومەتی تۆ نووسیتە حکوومەت یارێ چۆن چێ گرفتی حکوومەت چارەسەکە کاک ئەنوەر من ئەو پرسیارە دەکەم حکوومەتی هەرێم خۆی کەوتۆتە ناو چەندان قەیران بە بێپلانی بە نەزانی بۆچی ئەم قەیرانانە چارەسەر ناکرێ ئەوە پەروەردە زانیمان کە لە سەسکەی خۆی لایدا پرۆسەی خوێندن و وشارکردنەوە دەزانیە وڵاتانە ئێستا پێشکەوتون بەرهەمی خوێندنە خوێندن بەرهەمی عەقڵە پێسکەی دەوێت دەزانی پرۆسەکە زۆرێک لە زانکۆکانی دنیا توێژینەوەکانیان بەڕاستی گۆڕانکاری دروست دەکەن دڵنیام لەگەڵت من لەگەڵەوەم تانیشانم بدەن کەسایەتی کورد ئایا بەرە و لاوازی تویان بەرەو بەهێزی خۆکە بوارە دەدا دەیان نمونەم دۆزیوەتەوە لەو هەولێرە مامۆستایە کاگەنوەر مامۆستایە فێرکەرە کاکەنوەر بەڵێ مامۆستایە فێرکەرە خۆی کەسایەتی ڕووخاوە ئەیانیان وانەی نیشتیمان پەروەری دەڵێتەوە ئێواران تەعریف چییە نووسینگەی باوەڕت بێ تەعریفی کردوتەوە بەپێش عەرەب دەکەوێت کام مناڵە کام ماڵە هەزاری هەولێرە توانای کرێدانینی ئەو مامۆستایە دەریان دەکا عەرەبێک دەینی کرێکەی زیاتر دەدا کەسایەتی کوردیان ڕووخان ئەیان بەڵگەم لەبەردەستە با کەسایەتی کوردیان سلێ کرد کەسایەتی کورد هەیە هەمووی بەڕەو ئاڕاستەیەک وردرا خاڵێکی تر پرۆسەی پەروەردە و فێرکردن کۆڵەکەکانی گرنگن دەلاری قوتابخانە مامۆستا خوێندکار بەرنامەکان دائیدەن ژینگە گشتیەکە ژینگە داراییەکە ژینگە سیاسیەکە ژینگە ئابوووریەکە تەنانەت ژینگە کۆمەڵایەتیەکە باوکێک خاوەنی 6 منداڵ بێ ناتوانێ بینێرێتە قوتابخانە باوەڕی بە زانست و مەعریفەت نابێ خاوەن کۆمپانیاکان چون خوێندنگای ئەهلی تایبەتیان کردەوە منداڵ تایبەتە زانست دێرکردن بەشێکی تایبەتە بە منداڵە دەورەمەندەکان داگەنوەر کام سیستەم کام ڕێزکە کام پەروەردە کاک پۆڵات سوپاس دەکەم کاتم پێدای دەستەکانت خۆش بێ زۆر سوپاس بە قوربان اسمە سلێمانی خۆشەویست کاگاسۆ سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لە کاک حاجی توای بینەرانی تەلەڤیزیۆنی پێیان و کارمەندەکانی سپاس دەجاتی هەر هەمویان کاگاسۆ بۆچی وای لێ هات ئێستا سیستەمی پەروەردە ئاوا بەم شێوەیە قسەی لەسەر بکرێ ئەوەندە کەم و کوڕێ هەبێ یعنی بۆ لەبەرچی وای لێ بێ کاک حاجیان پێم خۆ یەک تۆز کاتم بێت هەر سیستەمی پەروەردە نیە سیستەمی پەروەردە بۆوان زۆر مهمە کە بەو شێوازە پەچی بخەن بەو شێوازە خەڵک بێزار بەو شێوازە خەڵک نەخوێندەوارکەن بۆچی حەز دەکەن خەڵک نەخوێندەوار بێ بۆچی ئەوەندە لەبەرچی لەبەرەوەی کە هەرچی بڵێن بەجێیان بکەن بۆڵێ کاک حاجی تاوای لاتۆ سیستەم ئەوەی ئەمان برسیکردنی خەڵک بێزارکردنی خەڵک ئەو سیستەمەی جوولەکە دایناوە یەکەم هەدەفیان برسیکردنی خەڵکە بۆ سیستەمی پەروەردە نیە سەیرکە یعنی لە خوێندن لە وازەوە بێنە ئەی کارەبامان ئەی ئاومان ئەی زادەوبانمان ئەی نەوتمان ئەی بانزینمان یعنی بۆ مەش ئیشی تر نییە فکری لێ بکەنەوە حکومەتە دانیشت و قاسی و سەرقاتی یعنی عیب نییە بە 450 لە کەکوو بە 450 بێ لێرە بە 900 نابێت یعنی ئەمە بە 1000 ناروبۆتە بە 900 دینار یعنی معقولەتی تیا کارەباکە بەو شێوازە ئێستاش مۆلیدەیش پێ بکە ئەمە سیستەمەکانیمان کامیان باشە کاک حاجی بیر لە کامیان تێنە باس کامیان بکەیت ئەم دوو کۆمپانیا وڵاتە بەڕێوە ئیستا خەریکە هاوازیان بۆ پێیا بێ کابرا لێرە لە سنووری سلێمانی هەر کێشێکشە بێ لە سنووری سلێمانی حزبی خۆی ڕاست دەکاتەوە ئەو گاڵتەی پێشوێ بە حیزب گاڵتەی بە پارتیشتێکی بنەماڵێت تامان لە ژن و پیا پێدا تۆ پەرلەمانتارە خوشک و برات هەر خۆیان بەڕێوێ بنوەزەکەی خۆیان حزبەکەی خۆیان ئەجاستەیکە خەڵکی شتەکەی خۆمان مەبەستەکەم لێرە بۆچی باسی حزباکەم خەڵکی دەڵێ بڵێ ئەو پیاوە توانێت گۆڕانکات بڵێ کوروا بەجاوم بە ملیۆنێتناری خەڵک ئێستاش ملیۆنێتناری درێژنی والێ دەستەکان کاک حاجی ببوورێت خۆ ئێستا خەڵک ینی فکر ناکاتەوە کاک حاجی ینی پیاوازیشی وا خەڵک بۆ خۆشی کارە کاک حاجی من فکرەکەمەوە تۆ لە چۆ حرمەتم بۆ جەنابەت مەبەست ئێستا مەحتی ڕوبەڕوو جیاوازە بەڵام پەرلەمانتاری ئێوە لە چۆ پەرلەمانتاری تر لەچۆ حیزبەکەی تۆ لە چۆ حیزبێتر لەچۆ ینی خەڵکیش تاوانبارە لەوەی چێ دیاریەکە کاک حاجی جان خۆمەوە نییە بڵێ ئێمە هەر ئەو دوو حیزب بە تەنیا تاوانبار بن کاکە بەتەن تاوانبارن بەڵام کاکە جان خۆشمان لە ئاساسەوە دێین کاکە خۆی هەڵەبژێرێ کاکە ێ باشە خۆم نەزانم دەنگی خۆی نایێت ئەو ئەمریکایی کە ئەوەتە پشت لە ئیسرائیلەوەیەت بڕۆ لێیدا مناڵ بکوژە وا بکە ئەو
ئەمریکای پشتگیری لەمانەکە خۆ من نەزانم مەدەنجی خۆیان نییە کاک حاجی ئەگەر دەستەکان خۆش بەڵێ دەست دەستەکان خۆش کاک ئاسۆ دەسمەڕانیە دەواازەی ڕاپەڕین کاک باوکی محەممەد سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش السلام عليكم وعليكم السلام عليكم السلام ورحمة الله تۆ دەڵێ چی سەبارەت بە ئەم وەزعی پەروەردە و ئەم هەموو گرفت و ئەم هەموو کێشەیە کە باز دەکرێت کاکە ئەنوەری بران من زۆر جار ئەو قسەم کردیە من بە هیچ شێوەیەکدان بەو دەسەڵاتە ناهێنم وەکو حکوومەت لەبەر حکوومەت ببێ بە باوشی هاوڵاتی ببێ بە دایکی هاوڵاتی ببێ بە باوەشی هاوڵاتی نەبووە تا ئێستا هەر بە حیاتی نەبوو بە حیاتیشی نابی ڕخسەتی برادتکەی خۆت دەباقەکەت بوو بەڵێ گیان برا گەورەکەی من ئەوانە بازرگانی سیاسی ئیشیان دروستکردنی گرفت دروستکردنی قەیران لەوەی پارە لە جیرفانی هاوڵاتی دەرینن بیخەنات جیرفانی خۆیان ئەو بابەتانەی کە هەموو ڕۆژانە ببین بە چاوی خۆمان لە بایکۆتکردنە لە خۆ پیشاندانە لە هەر شتێکە مافەکی ڕەوایە خەڵکی موچەخۆر داوای حەق و مافی مادیبوونیەکەی و ڕەنج و تێکۆشانەکەی خۆی دەکات لە بەرامبەردا دەسەڵاتێک هەیە ئەقڵیەت بزنسانە و بڕیار فیرعەونانە بە هیچ شێوەیەک ئامادەنی لە داخوازەکانی هاوڵاتیانی مستحق جێبەجێکەم بۆ لەبەر ئەوەی ئەوانە دەیانەبێ بە غێر مباشر ئیفلیجی بە هەموو کەرتەکانی خزمەتگوزاری حکوومەت دێنن خەڵک ڕوو لە کەرتە خزمەتگوزاریەکانی تایبەتی بکە هەموو بابەتەکانی کەرتی تایبەتیش لە بەنزینخانەکان بیگرە لە نەخۆشخانەکان بیگرە لە خوێندن بیگرە لە بزنسەکان بیگرە لە هەرکی ئەتی بینی پەیوەندی بە ڕۆژانەی ژیانی تاچی هاوڵاتیەوەیە هەمستەک بەبەر پرسە ڕئیسیەکانە دەست خۆش باش محەممەد دەست خۆش بە قوربان زۆر سپاست دەکەم لە هەولێر باوکی محەممەد سڵاوی خوارد لەبێ باوکی محەممەد لە ڕانیە زۆر سپاس بە قوربان باوکی محەممەد ئەم کاتت باش سپاس باوکی محەممەد ئەوانەی پێشی تۆ هەمووی گلەیی هەیە لە سیستەمی پەروەردە تۆش هەمان گلەیت هەیە یان ئەوەتە تۆ بە شێوازێکی تر قسە دەکەی والله کاگەن وەرجا من بە شێوازی تر قسە دەکەم دەی برای بەڕێزم سلام بخیر بردانشن بەڵێ کاک باش محەممەد بەڕاستی ئەوە میوانێکمان لە بەرەندێ بەخێر بێ میوانەکەشت بەخێر بێ سلامەت یا ڕەبی کاگی ئەنوەرجان بەڵێ جان ئەگەر باسی گرفتەکانی کێشەی بەغدا هەولێر بکەی قەت کۆتایی پێ نایە کێشەی بەغدا و هەولێر بابەتە چکێ ئەمە کێشەمان لەسەر مەسەلەی پەروەردەیە بۆچی وای لێبێ ئێستا پەروەردە بەو شێوەیە کە کەموکوڕێکی زۆر هەیە بەڕاستی والله کەموکوڕی زۆرە کەموکوردیانە نە بە من چارەسەر دەبی نە بە بەڕێزت نە بە هەزار بەرنامەیەوە ئەدی حەل چییە هەل ئیلا شۆڕشەشی ڕاپەڕینێکی وەکو ساری نەوەتیۆک دەست پێ بکرێن بۆ شۆڕشەی نەوی بە هیچ شێوەشی ناوانە تەڕ دەبن وەکو قازەشی نەکوبستە نائاوێ بێنە دەرێ تەڕ نابن دووبارە دەستەوە نائاوێ گیان لە هیچ نییە بەڕاستی خۆمان دیکردنە هەم ئەو تەلەفۆنانێکی خەرج دەکەن هەم ئێوەش خۆتان زۆر عیلاکومان دی دەکەن باشتر نییە لەوەی کە دانیشتنی هیچ قسە نەکەی ناڵێ احترامم بۆ جەنابەت احترامتمان ئەوەیە هەندێکها عرب دەری المەثل تضرب ولا تقاس ئەو بابەتانە دەڵێ ڕیوێکی گەڕیدە باشتر لە شێرێکی نووسوو ڕەحمەلەدات بابەت لەگەرتم وایە دەزانم دەگەێتەوە دەگەێتم بەس باشە هەر لە چاپ و نەگەچی دووشار فابریکاکە بێ 20 سال لەوتێ لە منتیکەش زمانی ئەو شتە ڕوویدایە خۆ پیشاندان و هەراوەیدا خۆ ناگاتە دێگەرەی وێننا هەر لەوێ دەخرێتەوە ئەگەر شتێک لە پارێزگای هەولێر لە پایتەختی کوردستان نەکرێ بڕوا بکە بە بایکۆتی سلێمانی و خەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان هیچ شتێک چارەسەر ناگرێ دەستەکانت خۆش باوکی محەممەد زۆر سپاس بە زۆر سپاس کاک محەممەد لە چەمچەماڵ لە چەمچەماڵی خۆشەویست کاک محەممەد سڵاوی خوا لە بەڕێزت ئەم کاتت باش هەموو کاتێک تۆ دەڵێ سەبارەت بە سیستەمی پەروەردە والله ئەوە نایانەوێت پەروەردە بمێنێ بۆ نایانەوێ خۆ دوازار بەڵێ بۆ ئازای چۆنە ئەمە بە دوای کام کاتە ئەگەرن بە دوای ئەو کاتە ئەگەرە کە کامیرە نەبوو بە ئەوە چوە لە دیوەخانەکانی ماڵی من و تۆ باوکی من و تۆ جلۆیان بکردایە و جلۆکان و کەشم نەبوایە خەڵک باوەڕی دەکردە و کاتە
ئەو وەختە دامایەکی وەکو من و تۆ بە تانیەکمان هەبوو نەمادا با مناڵەکانی خۆمان ئەماندا بامی ئەوانە بمانزانێ ئەم درۆزانیان لەگەرەچوە کەسی وامان ناکرد بۆ وا دەکەن ئێستا بۆ ئەوەندە بێباکن بۆ ئەوەندە چۆن دەڵێ بۆ لەبەر ئەوەی حیزبن ئەوەی کام حیزبەی کە تۆ عەلەی لە کوردستانە خۆ من حیزبێکم هەزارەها شەیدی هەیە بەس کە مادام لە ئەنجلی پارتیە ئەویش وەکو ئەو سەیرەکەم ئەو حیزبەی لە ئەنجلی پارتی بێ ئینشەڵا خوا لە ناوی ئەبا لەبەر ئەوەی ئەو کەسێکی لە ئەنجلی مامۆستانەکە وەڵا زاڵمە وەکو ئەو زاڵمانە بەڵ لەبەر ئەوەی مافی من و تۆخوا ئێستا ئەم درۆکە بڵێ ڕاتبێک هاتووە تاوەکو ئەگاتە سێمانێکی کەس ناوەێ باسی ڕاتب بکە ئەی بووم بەس مامۆستا موچەخۆرە یعنی کۆمەڵ یەکگرتو شوعی ئەم سۆشالیست یعنی موچەخۆریان نییە بەس مامۆستا موچەخۆرە خانووسیمان نییە پێشمەرگەمان نییە هەمووی موچەخۆرە باسە بەس مامۆستا بووە بەیناوە ئەی بوو ئێمە چین بۆ ئێمە بەخۆمەوە ینی ئێمە خۆمان بەنۆخەکانمان لە پشتەوەیە با ئێمەش لە ئەنجلیا بکە ئەو کەسەی لە ئەنجلی مامۆستامەکە و لە ئەنجلی ئەوان بەکە وەڵا وەکو زاڵم و کۆی دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە ڕێزی چێمان لەگەڵ بوو ئەلۆ کاک عەبدوڕەحمان لە هەولێر سڵاوی خوات لێ بێم کاتت باش سڵاوی خوای لە جەنابت و کاتیشت باش کاک عەبدوڕەحمان کاکە تۆ پێم وایە دەبێ شتێکی جیاوازترت پێبێ حتمما لەوەی کە قسەیان کرد لە پێشی تۆ زۆر جار هەندێک پەیوەندەکانت یعنی شتی جیاوازی تایە تۆ دەڵێ چی پێ دوایە کە ئەمە بەدەستی ئەنقەز وا لە پەروەردە دەکرێت یان ئەوە تااقەت و توانای حکوومەت هەرەوەندەیە ئوستادی بەڕێز ئەوەلەن پێشی وەڵامدانەوەی پرسیاری جەنابێت هەر شارێک وەصفەکرد لۆدانا ساڵێرەکەم لە هەموو بەرنامەکانی دەهاتوو نەکەی ڕۆژێک لە ڕۆژان وەصفی هەولێر بکەی بە هۆلاکۆ بەزێن من بەخۆم قەنەعاتم نییە کە هۆلاکۆی بەزاند بێ هەولێر برافۆ ئەمنیش قەنەعاتم نییە و حەزم لێ عالەمش قەنەعاتی نەبێتی هەولێرێک بێ قەنەعات جیاوازە لەگەر ئەو بەڵێ هەولێر نەتوانی ستەم لە خۆی دوورخاتەوە چۆن توانیتی ئەو کاتی تەکنۆلۆژیاش نەبوو چۆن توانیتی هۆلاکۆیەکی دەیش زەبەلاح ببەزێنی ئەو بوختانێکی مێژوویە هەڵبەسراوە ئەو دەباتەیە سەر ئەسڵ مەوضوع بەڵێ ئوستادی بەڕێز ئەوە پلان و پیلانە ملەتی کورد بە چەک یعنی دەرەقەتی نەهاتن هەرکی حەولیاندا خەبات و با تۆ ورتر بین کاک عەبدوڕەحمان بڵێ پلان ئەوە زانیمان پلان بۆ ئیشی چاکە ناسەرنیا عکسەکەسی شەرتە یعنی پلان ئەزانین چۆنە تۆ پلان ڕێژی دەکەی پلان جیاوازە و پیلانیش جیاوازە آخر پلان لە بۆ پیلان ئەها پلان دانان لۆ بەڕێوەبردنی پیلان ئەوە پلان و پیلانە ئەو ملەتە بە چەکداری دەرەقەتی ناتن خەبات و خەباتێڕان ملکەز نەکران لە ڕێگای چەک ئەدی چ باشە وە باشە بیان گەڕێنینەوە یعنی سەدەی ناوەند قڕون الوسطى حتا ناو ئای لێک نەکەنەوە ئوستاد ئەوجا بادێمە سەر زیاتر ئەسڵە مەوضوعەکە ئەمە جا باشە من سەرۆکی حکوومەتێکی هۆشیار بم یان ئەوەتە سەرۆکی حکوومەتێکی نەزان بم ئەگەر من بمەوێتن خەڵکەکەم نەزان بێ خەڵکەکەم نەدار بێ خەڵکەکەم هەژار بێ کەواتە من سەرۆکی خەڵکێکی هەژار و نەدار و نەخوێندەوارم بۆچی من دەبێ ئاوا بم بۆ حەز نەکەم کە سەرۆکی خەڵکێکی هۆشیار و عاقڵ و لێزان و دەوڵەمەند و پارەدار و خاوەن مێهنە بم پیلانجێڕان مەجال نادەن ئەو نەو ئەفسەرۆکانەمان هەبی ئەوە یەک ئەتوو ئێستا 65,000 مامۆستات هەیە لە سێ پارێزگا طبعا یەک لە سەسێش بەشدار نییە ئوستاد ئەدی ئەمە لۆ لە دایک و باوکان نەکەین ڕۆژێک لە ڕۆژان بە تێگڕایی پشتیوانیان لە مامۆستان نەکرد و نەهاتنە سەر سەقام حتا ئاقۆڕایەکی زۆر زەخم ببیندرێ ئێعلامی دەولی نەقلی بکە سەدایەکی گەورەی هەبی لە سەراپای عالەم سەدایەکی مەحەلی ڕادیۆیەکی
زوردار ئوستاد دوو بەرنامە لە هەفتا چار کەس وەکی مام جەوهەر و کاکە پۆڵای ڕێزدار و ئەویش هەر ڕێزدارە تەمان هەر هەموو ڕێزدارن چەند ئینسانێک لە سلێمانی و تەمتەماڵ و نازانم ڕانیە و هەولێر پەیوەندی دەکا خۆ هەمووشیان معروف بن هەموو دەنگەکانش لای جەنابەت خەزنن مليون يعني أما 6 مليون 6 مليون ناقص 165,000 دبي تبكى أجر هر هم يتجرى دست بنا ودست ما مصر بيك رنگ بين سر سقام رئيس جناب الترود ده أو هذا كذي إيش بري ودروا أو هما مصر إهمال ذكري أمن قليلة لدى صلاة ناكم لنا وسن هاكم قليل لدايك وباوسي قطابيان دكم أقدروا يدريش وضع وهذا دوام بي صالحش دفوتيه سراقاي قطابيان كردستان يكفى كامل خويندن وثمن وتقاعد بون والراتب على وترفيعات حسابي خود بك لباري اقتصاد لبواري اقتصادي تكارساتك يعني أما تنظيم هزار قطابي معناها أو أنا دبنا موظف دبنا مع مصاع بياني دو بياني تزرر الشيء رقمه صالح لكمان دستكان دەستەکان خۆش کات ڕەحمان کاتم زۆر پێدای سوپاست دەکەم کاک محەممەد سڵاوی خوارد لێ بێم کاتت باش هەموو کاتێکتان باش و سڵاوی خۆی گەورە لە بینەراوی خۆی گەورە لە بەڕێز کاک محەممەد لە قەندیل لە قەندیل لەکوێ قەندیلی لای زەیکەڵک یان قەندیلی ئاخۆیە لای چیای با بڵێن بەڵێ وڵاهی پێشێکی بەسخۆشی لە تەلەڤیزیۆنی پێیام و سپاس بۆ بەڕێز کارمەندەکانی بەڵام لە سەرەتا لەسەر مامۆستایان بەڕاستی یەکەوشێت گەورەترین هەڵە لە وەزارەتی دەرەوەدێ چونکە دەبوو وەزیر دەستی لە کار کێشابەوە پاڵپشتی مامۆستایانی کرد بە بەڕاستی مامۆستا بەشێکن لە داهێنانی وڵات و بەشێکن لە پێشخستنی وڵات و چۆنەگە پێشمەرگە دیفاعکەری نیشتیمانە بەڵام بەدڵنیەوە مامۆستا بەشێکە چۆن دەڵێ پزیشێک ئینسانێک کە دروست دەکات و بە زۆر مردە ڕزگار دەکات بەڵام پێم وایە مامۆستا گەورەترین شتە لە هەموو بوارێکەوە دەبوایە هەموو ئەزبێ ئۆپسیۆنەکان ژێربیگیربان و لە هەموو چی توێژینەکان لە خەڵکی بێموساوە پێشمەرگە هێزەکانی ناوخۆ ئاساویش پاڵپشتی مامۆستانیان کردە چونکە زەرەبمەندی یەکەم زۆنی سەوزە زۆنی زیاد بەکی نەکەوتەوە بەڕاستی هەموو کوڕی کچی فەقیر و هەژار بەکی کەوتۆ لە خوێندن و هەم مامۆستا نەکری خانی پێدەدرێ نە کارەبای پێدەدرێ نە ئاو نە پارەی مۆلیدا ئەنی بەڕاستی وەرکار و کاسپێکی وە تۆژ نییە لەو ناوچانە دەبڵێت لە وڵاتیمە بەڕاستی بەهۆی بەرزبوونەوە بەهای دۆلار ژیانی مامۆستان وێران بووە کاک محەممەدجان دەستەکانت خۆش زۆر سوپاست دەکەم کاتم زۆر پێدای دەست خۆش براجان دەسمە حازیاوی خۆشەویست کاک مەمەند سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاوی خوا لە بەڕێز دەم کاتت باش ئەو کاتە هەموو کاتێکت بازە سۆسی بەرنامەکە لێ دەکەم سپاس بۆ بەڕێز تۆ دەڵێتی کاک مەمەندجان والله مامۆستا بەڕێز مش پێبینیکمێ لەسەر هێندێک مۆزوعی سەباز دەکرێت چۆن والله یەکەمیان مامۆستا لە هەموو خەڵکەکانی دیجا کراوەتەوە کە مەعاشخۆرەوە یەک ئێمە باسەکەمان لەسەر مامۆستا نییە باس بڵێ لەسەر موچەی مامۆستان وانی کاک مەمەند زین چۆنە باسەکەی من لەسەر سیستەمی پەروەردە و سیستەمی خوێندن و بەدەنگەوە هاتنی حکوومەت لە بۆ ئەم بابەتە و هەروەها بۆچی ئەم هەموو گرفتە هەیە لە بەردەم پەروەردە و لە بەردەم پرۆسەی خوێندن تەبەن مامۆستاش بەشێکە لە مەسەلەی پرۆسەی خوێندن دەستخۆشنجام بەستەکە هەر بۆ یەکتر دەچیتەوە یەکی دەگریتەوە لە ئەوەکەی یام بەڵام تەماشا دەکەی لێکدا بڕاون پێشمەرگە شعینی وەکو مامۆستایە مروی عینی وەک مامۆستایە هەرچی موچەخۆرە لە هەرێمی کوردستان حاڵی مامۆستایە ئای دەستخۆش بەڵام بەحەقەت مامۆستان ڕێز و تەقدیرێکی بێتانم بۆ هەموو مامۆستان پیاوە دەبێت مەمنونی هەڵوەستی مامۆستان بێ بەڵام تەماشا دەکەی پێشمەرگە بڵێن بۆ نمونە ئەگە بێت و بێبەری بێ لە وەزعی چی کارە ساتەک ڕوو دەدا یان بڵین مرور بێبەری بێ لە وەزعی چ وەزعەک ڕوو دەدات یعنی شتەکان هەموو پێکەوە بەستارنەوە بەڵام زیاتر شتەکان لەسەر مامۆستا شکاوەتەوە بازەکە مامۆستا دەیگا بناوانێکی شەمووی هەموو چخۆری و حکومەت وانە کێ و حکومەتەن بەڵام بەڕامز بینێکی پێشمەرگە سنگەرەکان چۆڵکە هەرە و خەڵک کوردستان مامۆستا پێشمەڕاکات
بڵێ دەبێ مروی پێش مامۆستا ڕاکات یعنی وەزعەکان هەموو کوردستان پێویستی بە هەر هەمووی هەیە کوردستان پێویستی بە پێشمەرگە هەیە پێویستی بە ئاسایش هەیە بە مرور هەیە بە هەموو فەرمانبەرێک هەیە بەڵێ دا بۆ نمونە مامۆستا گیا نەکرێنەوە لە پێشمەرگەی لە خانەنشین لە کارگوزار لە زۆر لە معاشکۆرەکانی دیوایان هەر هەمویان مامۆستا هەموو موچەخۆرانی کوردستان مافی خۆیانە کە بەڕاستی ئەو مافیان پێ بدرێت دەستخۆش ئەو مافیان پێدراوە بەڵام حکوومەتیش بەهاقەت بێبالات لە هێندە شتیە بلین بۆ نمونە عامەکانە هەب بۆ خۆت کابرا دەبینی شوانە کرد داوانە لە ماوەدانی شووە بەڵام بە چوونی وەفدی بۆ بەغدا هاتەوە چوونی بەغدی بۆ بەغدا بێزار بووی نازانم نەتیجەی حکوومەتەی چ دەبێت چ دەکات نازانی چ بەرنامەی ڕوون دیارێ بۆ میلەتەی دەستەکانت خۆش کاکە مەمەدجان زۆر سوپاس دەسمە عربەت مامدارە سڵاوی خوارد لێ بێم کاتت باش السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بي؟ سلامت بي يا أخوة. يكم كلمة قرآني تيروس كعات أخوار أبو بيغمبر الإسلام سلامي خواهي جوري لسر ولسر هم أهلي باش. تشيبو اقرأ بخونا. نحس عن أوانيك وعايدي شيطانا مثمرين أولئك هم إخوان الشياطين. أما أنا يعني أولا تعنيك داهات عنها بون من نوت معنى غاز معنى خاك معنى وبقري أحسنيت يا كرعاتونيت يا أنا خاكك الجوز كان راكع بدواي ورجع هيا زين شونا هيا بلان بوشية جناقم همو أوشتاني باست كرد هيا لو ولاتا بلان بوشية بخلطة أخذ شبا قوسي بين بخوم معني إخواتي ورفض نتزخنم هيا أي سبركت ولد فيها أبي يمك دهات ما كما أخلاق ما زور بيها درونا كنشن خلادك كس خلادك كور خلادك صبر ما عندها أما للاكي كشو عزيزة كيما أما فيضانة لا طاوة كلا لا طاوة كيف فسادة كور بحامودك بدارك بخلك أخوي بغير نشته ولا طاوة أما هو دو جول مامي خوغرا آخر سورة قرآني في سورة شيها سورة ناسا خلق ولا أعوذ برب الناس ملك الناس إله الناس سيزو عليه إخوة جورا أنزل لنا سورة كيشا آخر آية هرناسا من الجنة والناس جولا ما إخوتها بالله عزيزة كي من أدى صبر ما عنده قوتي بارها قوتي شكية قوتي نووي وسلاحها قوتي عشيرتها قوتي عرض عضلاتي لما ندوس تشيلو هلا قمت تشيلو بس قوتي أخلاق برامبرها مية وستيها أول خنقة بداخەوە ئەویش کەم بەڵێ دەستەکانت خۆش بەمدارە زۆر سپاس بە قوربان زۆر سپاس ڕێز و حورمەتمان هەیە یعنی ئەوەی کە پەیوەندی دەکە هەر هەمووی گلەیی هەیە هەر هەمووی دەزانێ گرفتەکە هەیە هەر هەمووی و دەزانێ گرفتەکەش لەشوێیە تۆ بڵێ ئەوەی کە خۆی بە خاوەنی ئەم هەرێمە دەزانێ نەزانێ گرفتەکان لە شوێن نەزانێ چارەسەریەکان چۆنە لە هەر وڵاتێکی دربایە ئێستا وەزیری پەروەردە ئەنی بەڕاستی دەستی لە کار کێشابووە ئەم حکوومەتە بەڕاستی کارێکی دەبایە جددیتر بکات لەسان بابەتە چکە ئەگەر بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە لە سیستەمی پەروەردەدا چارەسەری نەکرێ بە ساڵێک 2 ساڵ 3 ساڵی تر بە ماوەیەکی تر بەڕاستی دەبین بە ملەتێکی نەخوێندەوار دەبین بە ملەتێک بەڕاستی بەداخەوە دەڵێم ئاگامان لە هیچ نامێنێ بۆچی دەبێ وای لێبێ بۆ دەبێ ئێمە کە چەندین ساڵ هەوڵ درا بۆ ئەوەی کە کورد ڕزگاری بێ لە دەست زوڵم و زۆری و لە دەست هەموو ئەو کارە ساتانی کە بەسەری هاتووە بەڵام ئێستا کە خاوەنی خۆمانین بە خۆمان و بەدەسەڵاتی خۆمان بەڵام کەم تەرخەمین لە خزمەتکردنی ڕۆڵەی ئەم میلەتە بەڵێ کاک عەبدولجەبار یان جەبار لە گەرمیان کاک جەبار سڵاوی خوات لێبێ هەر لێرە تاوەکو گەرمیان گەرمیانە هەتاوەکو شوێنی کەلیت بەس تەلەڤیزۆنەکەش کسکەی زۆر سپاست دەکەم گیان مامۆستا گیان زۆر حەیفم بۆ ئەم حکوومەتێکەوە هیچ لایەک لە مامۆستا و لە فەرماندەرەکانی و لە خانەنشین و لە هیچ شتێک ناکەنەوە
زۆر ئەی چی بکەین تاوەکو ئەم حکوومەتە لای بکاتەوە لە ماڵەکە زۆر حیفە یەک بۆ وەزیری تەربیە بۆ سەرۆکی حکوومەت بۆ سەرۆکی هەرێمیش ئەبایە یەکسەر دەست لە کارکێشانەوە بکەن وەکو وڵاتانی پێشکەوت ئەم میلەتەی ئێمە میلەتێکی زۆر تا چەندە خەتای خۆمانیشی تایە کاک زەبارجان بەڵێ خەتای خۆشمانی تایە بەس ئەو هەموو هینەکان لە هەموو سەکتەرەکانەوە لە موچەوە بیگرێ لە کارەباوە بیگرێ لە ئاوە بیگرێ لە هەرچی خزمەت گوزاریەکان هێزادە و بان و خەسەخانەکان و هەموو شتێک هیچ شتێکیان بۆ ئەم میلەتە نەکردو چیان کردیانە بڵێ هەردەکراوە سفر ناکرد کاک زەبار کەس ناتوانێت ئەنیانی چۆنە نەگنە خۆش نیە تۆ بڵێ هیچ نەکراوە شت کراوە بەڵام لە قەدەر نەخێر بەڵام لە قەدەر ئەو هەموو پارەیە کە کاکە تەنها لە 2023ەوە لە 2023 تا ئێستا بەو ساڵانەی کە پارەش بە حساب قەتع بووە کە بۆ خۆمان نەوتی خۆمان فرۆشتووە زیاد لە 120 میلیارد دلار هاتووە ئەم هەرێمی کوردستانە بەڵام ئەگە لە ئەرزی واقع سەیری بابەتەکە دەکەی وا دەزانی کە وڵاتێکی منکوب و هیچی تیان نییە بەس باشە ینی تاکەی ئێمە وابین بۆ دەبێ وابین والله تاکەی وابین ئێمە باڵەخانە و شوقە و وێلاکان هیچ بە ئەو میلەتە چه ئیسیفادەی خوا لێ کردووە ئەوەی کەوا چینێکی دەوڵەمەند نەبێت پاکی ئیسیفادی لێ کردووە جا دەوبانەکان کە دروست کراوە قەیماکە ئەویش لەوانەیە زۆری لە خێرخواز کردوێتی یان زەریەکانیان فرۆشتەوە کە هی ئەم وڵاتەیە گشتیان تاوان کرد دایانەکە وڵاتان و ئەو شتانیان پێ کردو بڕاکە پارەکانی خۆیان لە ژێرزەمینەکانە هەموو قایم کردو و چاوەڕێی سوال و ساقەی بەغان لە بەغاوەستمان بۆ بێ والله بۆ حکومەتی دەست خۆش کاگاسۆ لە هەولێر کاگاسۆ سڵاوی خوا دەبێم کاتت باش کاگاسۆ پەیوەندەکەی پسرا من داوای لێبوردنە کاگاسۆ دەکەم و سوپاس بۆ ئەوانەی کە پەیوەندیان کرد و داوای لێبوردنیش دەکەم لەوانەی کە هەوڵیان داوە و پەیوەندیان پێوە نەگیراوە هیوادارین کە بە حەقیقەت ئاوڕێک بە پەروەردە بدرێتەوە چونکە پەروەردە واتە دوجار چۆن دەڵێ دەرچوانی ئەم پەروەردەیە دەرچوانیان کە دەڕوا بۆ زانکۆ لە نەتیجەدا دابش دەبن بەسەر هەموو سێکتەرەکانی ئەم وڵاتە و بەسەر هەموو وەزارەتەکانی ئەم وڵاتە و دوجار ئەوان دەبن بە بەڕێوەبەر و بە چۆن دەڵێ داڕێژەری سیاسەتی ئابووری و سیاسەتی بەڕێوەبردنی ئەم وڵاتە جا ئەگەر پەروەردەمان سقەت بێ کەواتە خوا ڕەحم بکە خواتان لەگەڵ